دوجار پەرلەمانی عێراق بە دەنگی 168 پەرلەمانتار و بەڕێکەوتنی نێوان پێکهاتەکانی کەرکووک دابەشکردنی بازنەکانی کەرکووکی بۆ هەڵبژاردن پەسەند کرد. با پێی ڕێککەوتنەکە 5 کورسی بۆ بەشی ڕۆژهەڵاتی کەرکووک دەبێت کە قەزای دپسووە و گەڕەکانە لە خۆ دەگرێت زۆرینە کوردن. ناوەندی پارێزگای کەرکووکیش دابەش کراوە بەسەر 4 کورسیدا. ئەو گەڕەکانە لە خۆ دەگرێت کە تێکەڵاون. باشووری کەرکووک 3 کورسیە و لە سەر بازنەی حەویجە دەبێت. سەرجەم ئەو ناحێ و گوندانەی زۆرینە عەرەبن بە سەر ئەو 3 کورسێدا دابەش کراون. حەزبەکانی دەرەوەی پارتی و یەکێتی پێیان وایە بەم پەرش و بڵاویەی نێوماڵی کورد لە شارەکە کورد ناتوانێت براوەی هەڵبژاردن بێت و بەدەستهێنانەوەی دەنگی زۆرینەی شارەکە قورس دەبێت. ململانێ سیاسی و قەومی کە لە شاری کەرکووکە وای کردووە کە لە یاساکانی شارڕەنگدانەوەی هەبێ بۆیە ئێستا بە تایبەتی کورد پێویستە ناوماڵی خۆی ڕێک بخاتەوە و بەم وەزعی ئێستایی کە هەندێک کەرکووک بەداگیرکراو دەزان و هەندێک دەڵێ ئایبینی و هەندێک دەڵێ باشە پێم وایە بەو شێوازەی ئێستا بچینە هەڵبژاردنەوە ئەوەی هەشمانە لە دەستی دەدەین. ئەم دابەشکاری لە بازنەکانی هەڵبژاردن لە کەرکووک کراوە من پێم وایە لە بنەڕە تاخۆی ئەم فرەبازنەیە وردکردنەوەی بازنەکانی عێراق گشتی لە بەرژەوەندی ئەحزابی متەنەفزە لە بەرژەوەندی ئەحزابی دەسەڵات و حزبە گەورەکاندایە و جۆرێکە لە بەرتەسکردنەوەی فرەیی سیاسی لە عێراقا بەگشتی ئەوەی تایبەتمەندە بە کەرکووک پێم وایە جۆرێک لە دابەشکاری کراوە بە ڕێککەوتن کە ڕێککەوتنێکی خراپە سەبغەیەکی نەتەوەی پێوە دیارە دابەشکاریەکی نەتەوەی لە بازنەکانە کراوە ئەم دابەشکاریە نەتەوەیە و ئەکا لایەک مافی لایەکەی تری بخواوە جۆرێک لە تەوافق دروستە بێ کە ڕەنگە ئەمە بابلین جێگیریەک وەربگرێ بۆ داهاتوو بە ئاسانی چارەسەر نەکرێ. دابەشکردنی بازنەکانی کەرکووک بەم جۆرەی ئێستا جگە لە دروستبوونی ڕایجیاوازی شەقامی کەرکووک چاودێران پێیان وایە ئەم جۆرە لە دابەشکاریە لە قازانجی حزبە گەورەکانە بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق. دیارە ئەو ڕێکەوتنی ئێستاکە کراوە بریتە لە ڕێکەوتنی نێوان ئەحزابەکان ناتوانین بڵان ڕێکەوتنی نێوان نەتەوەکانی کورد و عەرەب و تورکمان چووکە دوشتی جیاواز هەیە لە نەتەوە و لە ئەحزابە ئەوەی کراوە ئێستا کە بریتە لە ڕێکەوتنیی حزبی لە نێوان کوتلە گەورە حزبیەکان بە بڵێن پارتی و یەکێتی لە کووردا بەرەی تورکمانی لە تورکمانە و هێزە عەرەبیەکانی سونیش لە ناو عەرەبە. ئەم ڕێکەوتنە کراوە بۆ کوکردنەوەی دەنجی خۆیان لەو شوێنانە بۆیە ئێستا کە ئەوەی هەیە نشتێکی گرنگ کراوە نشتێکی با بڵێن مێژووی کراوە ئەوەی هەیە دابەشکردنی تەنانەت نەک بازنەکانی دابەشکردنی کورسیەکانە لە نێوان ئەو لایەنانەی کە خۆیان بە باڵادە سەزانن لەو ناوچەیە بۆیە تەسەوڕەکەم شتێکی گرنگ نەکرابێت. بەپێی یاسای نوێی هەڵبژاردنەکانی عێراق کەوا بڕیارە لە مانگی حوزەیرانی ساڵی داهاتوو هەڵبژاردن بەڕێوە بچێت کیانە سیاسیەکان دەبێت کاندیدی بەهێز بۆ هەڵبژاردنەکان ئامادە بکەن لە کەرکووک یەکگرتووی نێوماڵی کورد و تەبایی نێوان هێزە سیاسیەکان زامنی ئەو دەنگانەیە کە دەکەونە گەڕەکە تێکەڵەکانی شارەکەوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.